Bendavê Mosulê ji ber hişkesaliyê astê wê gelek da keftiye û bi goreyî data û amarên fermiyên sala 2022 da zêdetirî 7 milyar metrên mukeb ji vê bendavê kêm bûyne û bûye egerê wê çendê zêdetirî 30 metran astê bendavê Mosul da kevîtin û çendîn gundewar diyar bin. Êk ji ewan gunda gundê Xankê ye ku zêdetirî 40 salan e bin av bûye û نها درکفتیه تقریبا 400-500 مالی ته بو بترشی همي ازدي بون همه ایزدی بو خلق خانگاه قدیم بی عرف خود هو مدرسه بی او اداره معلمه بی زتر نینا عرف خود او دش عرض بین حمیات کرد دخل و شغله وان فلاحی بون نیسک بون باقل بین افتشته وصابی جهبی افتشتبی دا کفتنا آست بنداو موصل کارتگرن لگرک سکترین جیانه کریه لوی دوره خلیل ابراهیم جزاروکی نیاخوه او ماسیگره لوی بنداوی اوی تجاران روشا بنداو موصل وسا ندیتیه باورکە ئەنی ئاو زیدا کە چێترە بوومە جه بەرفەترت بن تو تۆڕا باێژی گرتی ئاو مەزنت بتن تو تۆڕار کێری باێژی درست بەس بگای ئافتە ئێک جێ تۆڕا کێمت بێت ئاولم بچێترە شارازاین استراتیجیە ئاوێ وەسا پێشبینیتکەن کو ڕۆژ بۆ ڕۆژێ دێ ڕەوشا بەنداوێ مووسڵ خراپتر بیتن و دێگەهیتە ئەوی ئاستی کو لە باشوور و ناوەڕاستە عێراقێ وەکو بیابانێکێ بهێتە دیتن وقتی 200 مترین سێجار دێن چرکەیەکێدا ڕیباری ترگیرە چی ترک هەندە جارە بەردەجن وەکومە گوتی بەر هەندێک گەرێن سیاسی چ ئەو ڕێژە ئەتوێ هەی یعنی یا سروشتی ئەو دوو جارە هەندی بێ ئاوێ بەر ڕیبارێ زییا مەزن ئەمای کو ئەو پیچکە ئاوێت و پیچێک خابیر ژێمای ئەکە ئەڤەژی ترک سەردان سەرچێکە عێراق دهشک بیت و دەبیتە بیابانێک و دی حالەوێ حالێ سعودی بیت ئەن دەولەتەکە کەنداوی بیت وەختێکی ئەڤە ڕیبار بوو بەنداوێ مووسڵ لە ساڵە 1986 دا هات بۆ تەمامکردن لە باکوورێ باژارێ مووسڵێ دیراتیە 5 کیلومتران ئەف بەنداڤە لەسەر 380 مترên دوجار ئەرد بخۆڤە گرتیە و هەر وەسا زێدەتری 8 گوندەوار بن ئاv بووینە و بەنداوێ مووسڵ دهێتە هەژمارتن مەزنترین بەنداv لەسەر ئاستێ عێراقێ لێ نەها زێدەتری 30 سەدێ ئاستێ بەنداوی کێم بوویە کاوە عومەر دەنگی ئەمریکا دەشتا نەینەوە